بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە ڕابێ ڕۆژی ستێرک تیڤۆم کاتەوە هەموو کاتێکتان باش. لە باشووری کوردستان ناڕەزایەتی جەماوەری و خۆپیشاندانەکان 4 ڕۆژی پڕکردەوە لە بەرامبەردا دەسەڵات نەک وەڵامی داخوازیەکانی جەماوەر ناداتەوە بەڵکو بە سەرکوت و هەروە بە ڕەشبگیری و بە میلیتاریزەکردنی شارەکان وەڵامی خۆپیشاندان و ناڕەزایەتەکان دەداتەوە. داخوازیەکان لە بەرچاو ناگرێت لە بەرامبەرەوەشدا بە سەدان کەس دەستگیر کراون دەوترێت تەنها دوێنێ لە شاری سلێمانی نزیکەی 200 کەس دەست بەسەر کراون دەستگیر کراون ڕەوانەی زیندان کراون کاتێکیش کە سوکاریەوانە سەردانیان کردووە لایەنە بەرپرس و پەیوەندیدارەکانیان بەسەر کردوەوە دەوترێ هەندێکیان لە لای ئێمە نین. هەروەها کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش لە حکوومەت هەڵبەتە حکوومەتی هەرێم کشانەوە لەسەرەوەش ئەنجومەنی وەزیران یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەچیروان بارزانی ئەمڕۆ لێدوانی داوتوێتی کشانەوەی گۆڕان لە حکوومەت بەلامانەوە ئاسایی بۆ بەڵاو ئەوەی کۆمەڵمان بەلاوە ناسایی بۆ چونکە کۆمەڵ لە ماوەی ڕابردوودا ناڕزایەتی نیشان نەداوە بەڵام نێچیروان بارزانی بەدەرلەوە ئاماژەی بە داخوازیەکانی جەماوەر نەدا و وەک نەدی و لێیانی ڕوانیوە. لەم سەر و بەندەشدا کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لێدوانی داوە سەبارەت بۆ خۆپیشاندانەکان بەڕەوایان دەزانێت و دەژڵێت کە پرزگریک و کێشەکانی باشووری کوردستان تەنها بە ڕێگەی دیموکراسی چارەسەر دەبن. ئەم شەو ئەم ژارانە و هەروە چەندین مژاری دیکەی باشووری کوردستان و دوایین ڕەوشی ئەوێ دەخینە بەرباس و گفتوگۆ بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە دوو میوانی زۆر بەڕێزەویش خاتوو نەسرین عەباس ئیبراهیم چالاکی کۆمەڵناسی یا بواری کۆمەڵناسی هەروە کاک پێشڕە و ئیسماعیل بەڕێزیشیان کە چالاکی سیاسی و مەدەنین هەروە ئەندامی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانە. هەڵبەتە لە ستۆدیەکانیشمان لە سلێمانی ئەگەر کێشەیەکمان بۆ دروست نەبێ لەوێەوە میوانداری دەکەین لە بەڕێز زمناکۆ ئیسماعیل ڕۆژنامەوان و فۆتۆگرافەر. دەستپێک بە ناوی ئێمە و ئێوەشەوە زۆر بە خێراتنی میوانانی بەڕێز دەکەین. زۆر بەخێر بن. سپاسان دەکەین. بە دۆسیەک دەست پێ دەکەین بزانین دوایین ڕەوشی باشوور چیە پاشان دێمەوە خزمەتی ئێوە گفتوگۆ دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز لەم دۆسیەدا دوایین ڕەوشی باشوور ببین. سلەبەیانی ئەم ڕۆژ تا ئەم ساتە لە زۆربەی شار و ناوچەکانی باشووری کوردستان بە تایبەتی لە زۆنی سەوز جەماوەر چوارەمین ڕۆژی ناڕزایی و خۆپیشاندانەکانیان تێپەڕ کرد و لە شقام و مەیدانەکان دامانەوە. جەماوەر جەختیان لە داخوازیەکانیان کردووە کە بریتین لە ڕووخانی دەسەڵاتی 26 ساڵەی پارتی و یەکێتی و پارتە هاوپەیمانەکانیان و دابینکردنی موچە و خزمەتگوزاری بۆ گەل و گێڕانەوەی مڵک و سامانی دزرا و داگیرکراوی گەل و وڵات. لە بەرامبەردا هێزە دەسەڵاتدارەکان لابری ئەوەی وەڵامی داخوازی جەماوەر بداتەوە کەچی زەخت و زۆر و توندوتیژی بێڕادەییان واند. وێرای ئەوەی شار و ناوچەکانیان میلیتاریزە کردووە و ژمارەیەکی زۆر هێز و ماشێنی سەربازیان بڵاو پێ کردووە. لە هەڵمەتێکی بەرفراوانی ڕەشبگیریدا سەدان کەسیان دەست بەسەر کردووە و دەوترێت تەنیا دوێنێ شەو لە شاری سلێمانی 200 کەس دەستگیر کراون. هاوکات هێزە ئەمنیەکان هەڵیان کوتاوەتە سەر ماڵان و هەڕەشیان لە خەڵکی دەکەن و تا بەشداری ناڕەزایەکان نەبن. هەموو ئەمانش زیاتر جەماوەریان تووڕەتر کردووە. لە لایەکی دیکەوە دوێنێ هەرێکە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتی هەرێم کشانەوە و لە ڕاگەیەندراوێکیشدا ئاشکرایان کرد. دەسەڵاتدارانی هەرێم بە شێوازێکی بەرفراوان درێژەیان داوە بە گەندەڵی سیاسی یاسایی ئابووری و دارایی بەدل لە یاساکان ماوەی 2 ساڵی تریان بۆ سەرۆکی هەرێم درێژ کردەوە و دواتر پەرلەمانی کوردستانیان پەک خست و وەک هەمیشە شەراکەتی ڕاستەقینەیان قبوڵ نەکرد و باهۆی ئەقڵێت و شکستی فۆرمی حکومڕانیان هەرێمیان تووشی قەیرانێکی گەورەی ئابووری و دارایی کرد. دواتریش ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کوردستانی تووشی شکست و هەرسێکی مێژووی سیاسی سەربازی معنەوی جەماوەری ئابووری و دارایی کرد. ئەمە و ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هیچ ئاماژەیەکی بەداخوازی جەماوەری ناڕازی نەدا و وەک نەدی و لێڕوانین. بەڵام لەسەر کشانەوەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتی بنکە فراوان قسەی کرد و وتی
بزوتنەوەی گۆڕان لە حکومەتی هەرێم ناڕازی بووە بەو هۆیەوە لە حکومەت کشاوەتەوە. بە بۆچوونی نێچیروان بارزانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە حکومەت ناڕازی نەبووە. کشانەوەیان لە ئێستادا لە حکومەت مایەی سەرسۆرمانە. چاودێرانی ڕەوشەکەش پێیان وایە کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە ئێستادا درەنگە و دەبوو زۆر لە مێژ بوو هەڵوێستیان هەبوایە. بەڵێ دێنەوە خزمەتی میوانانی بەڕێز لە کاک پێژڕەو ئیسماعیل دەست پێ دەکەم. کاک پێژڕەو، بۆچی دەسەڵات وەڵامی داخوازیەکان ناداتەوە وەکو هەمیشە ئەڵبەتە پێشتریش خۆپیشاندانە بوون، ناڕەزایەتی جەماوەری هەبوون، بەڵام دیسان وەک نەدیو لێیان دەڕوانن. ئەمڕۆژ نێچیروان بارزانی کۆبوونەوەی کردووە لە ئەنجومەنی وەزیران، پاشان دێت هیچ باسێک لەو داخوازی و ناڕەزایەتیانەی جەماوەر ناکە. بەڕای من بۆ وەڵامی ئەو پرسیاری ئێوە ئەبێ بگەڕینەوە بۆ چەند لایەنێک. یەکێ لە لایەنەکان خۆی خودی دەسەڵاتە، چۆنێتی دەسەڵات یاخو ئەو شوەی کە دەسەڵات دروست بۆ وجودی هەیە و ممارەسەی دەسەڵاتی کردووە لەم 26 ساڵی دواییە. لایەنێکی تریان مەسەلەی ئۆپۆزیسیۆنە کە ئەمە چۆن مامەڵەیان کردووە. لایەنی سێمیان خودی خۆپیشاندن و خۆپیشاندەرانن. بە چ ئاراستێکە هاتووە چۆن سەری هەڵڵاوە. بەڵام سەرەتا بە هەڵوێستی حکوومەت بزین بۆ وەڵام ناداتەوە، پاشان گفتوگۆ لەسەر و دوو بەشەی دیکەش دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 26 ساڵەیە ئەیتوانی کۆمەڵێک لە کێشانەی کە ئەمڕۆ خەڵکی کوردستان پێوەی ئەناڵێنن چارەسەری بکات، بەڵام بەهۆی گەندەڵیەوە نەک بڵێم چاوپۆشی لە گەندەڵی تۆ کاتی ئاڵی چاوپۆشی لە گەندەڵی کە دەسەڵاتێک لەسەر کەسکەسانە یاخود دەسەڵاتێک لە سەرویانەوە هەبێ گەندەڵ نەبن و بەڵام چاوپۆشی لە گەندەڵی بکەن، بەڵام ئەوان سەرتاسەریان لە سەرەوە تاگو خوارەوە ممارەسەی گەندەڵیان کردووە. بەهۆی گەندەڵیەوە، بەهۆی پێشەرکردنی مافەکانی خەڵکی کوردستانەوە، بەهۆی کۆمەڵێ سیاسەتی هەڵەیان هەلومەرجێکیان دروست کردەوە کە خەڵکی لە وەزعێکی هێندە خراپە بێ کە ناچار بێت دەنگی خۆی بەرز کاتەوە بۆ شێوازە بۆ دەسەڵات وەڵام نایەتەوە لە سەردەمێک ئەیانتوانی چارەسەری کێشەکان بکەن. بەڵام ئێستا یەکەمیان گرنگی بە دەنگی خەڵکیان نەیاوە یاخو نایەن لەبەرەوەی ئەم خۆپیشاندانە تازە نییە. ئەمە بەشێکە لە زنجیرە خۆپیشاندان و ناڕەزاییەکانی ڕابردوو ئەوکو حەڤەی شوبات و پێش ئەوەش و دوای ئەوەش کە لە قەواری بچووکترا بوون، لەبەرەوەی هیچ حسابێ بۆ دەنگی خەڵکی ناکە، لەبەرەوەی لە ناو خەڵکەوە دروست نەبوون، لەبەرەوەی بۆ شێوەزەی کە خەڵکی بەشدار نییە بۆ مەفهومە فراوانەی دیموکراسیەت لە حکومە، لە حکومکردنی بەڕێوەبردننی وڵاتە. لەبەرەوە گرنجان بۆ خەڵکی نیە و لە بەرژەوەندیان نییە وەڵامی خەڵکی بنەوە و مۆرکی ئەم دەتوانن ئەو داخوازیانە لە ئێستادا بەجێبێنن. پێیان دەکرێت ئەگەر لە ماوەی 26 ساڵی ڕابردوو نەیان کردبێ ئێستا دەتوانن ئەگەر بیانێ. من نامێ بەرگری لە شەیتان بکەم، بەڵام حەقیقەت ئەوەیە کە ئێستا ئەگەر بشیانەوێ ئەو داخوازانەی خەڵک جێبەجێ بکەن ناتوانن، توانای ئەویان نەماوە لە سەردەمێکە ئەیانتوانی و نەیانە کرد. ئێستاش لەگەڵەوەشە کە نایانەوێ، بەڵام ئەگەر بشیانەوێت توانای ئەویان نەماوە لەبەروی هەلومەرجێکی دروست بۆ لە کوردستانە بەهۆی ئەو گەندەڵیەوە، بەهۆی بەهەدەردانی سامانی نەتەوەییەوە، سامانی نیشتیوانەوە بۆ لایەنگر و بەکرێگیرا و دروستکردن و موچەی بندیوار و ئەم جۆرەشتانە لەدەست چووە. هەروەها ژمارەیەکی زۆر لە بەرپرسان بە تایبەتی بەرپرسانی باڵا بە ملیۆنان و ملیاردا پاریان هێناوەتە دەرەوەی. باشە ئەو ملیارە و ملیۆنانە بگەڕێنەوە ناتوانن کێشە داراییەکان تا حدێک چارەسەر بکەن. کاکەندرێنەوە پرسیارێکە تۆ لە کەسێکی ئەەکەی کە تەواوی ئامانجەکانی ئەو بووە کە بەوە بگات ئەو ملیار و ملیاردانە بەرێتە دەرەوە لەسەر ئەوە خۆی بەرزکاتەوە یا خوجود بۆ خۆی دروستکات، چونکە ئەوان مەفهوم و تێگەیشتنی ئەوان بۆ بەرزی و گەورەی ئەوەیە تا چەند دەسەڵاتدار و تا چەند ساماندار بن. بەڵێ ینی ئەوان بە هیچ شێوازێکحاڵە. من لەم ئەو شتە بڵێم لە ڕاستیە وەلو هێشتا نەمەوی زۆر باسی بکەم. ئاگاداری هەنێ جم و جۆڵم کە لەم وڵاتانی دەوروبەرە ئەڵمانیا و فەڕەنسا و هەنێ وڵاتانە خەریکی جم و جۆڵن
خەڵکانێک بەرپرسانی لە هەرێمی کوردستانەوە هاتوون بە 300 ملیۆن ببوورن بە 300 ملیۆن دۆلارەوە بە دوای گەڕانی خانوبەریان لەو پارانەیە کە لە کوردستان ناویانە بەڕەش یا بەسپیەمە حکوومەتەکان ئاگاداری ئەمە ئەمەش لە کاتێکە چاویان بە چەندین سەرمایهداری ئەم وڵاتانە کەوتووە بە تایبەتی ئەڵمانیا کەوابوو نەگنیانوێ پارەکان بگەڕێنەوە پارەی دیکەش دێن ئەوە لە سەردەمێکە ئەوەیان کردووە کە هێشتا ئەم ئەزەمانە لە ئارایە بووە دوای ڕووداوەکانی پەلامادانی کەرکووک گرتنەوە کەرکووک مانای ئەوەی کە ئەمانە بەردەوامن لە تاڵانکردنی وڵاتە. باش سپاس بکەم کاک پێشڕۆ بێمە لای خاتوو نەسرین عەباس ئیبراهیم چاودێری کۆمەڵایەتی و کۆمەڵناس. بەڕێز نەسرین بەڕێزت لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم وەڵام نەدانەوەی دەسەڵات بۆ داخوازیەکانی گەل ئەو ڕەفتارەشی بەو شێوازە ئاسکەرتاری و دڕندانەی بەرامبەر بە خۆپیشاندەران دەینوێنێ هەم شێوازی خۆپیشاندانی جەماوەری و ناڕەزایەتیەکانی ژەگەڕاڵ سەنگاندنی بۆ بکەیت فەرموو. بەڵێ خۆی شێوازی خۆ دەربڕین لە جەماوەری گەلی کوردستانە ئەمڕۆ شێوازێکی تووڕەیە میلەتێکی تووڕە ئەبینیت کۆمەلگایەکی نائارامە بینی بێگومان ئەم خۆپیشاندانە لە ئەنجامی چیا دروست بووە لە ئەنجامی ئەستوربوونی ڕق بەپێی کات لەبەرەوەی هەموو شتێک لە باریکیە ئەبسێ تەنها زوڵم نەبێ کە لە ئەستوریە ئەبسێ میلەتێکی تووڕە جەماوەرێکی ناڕازی لە حاڵی خۆی لە زۆر شت ئەمڕۆ هاتوۆتە سەرجادە بێگومان ئەم هاتنە سەرجادەیە لە ئەنجامی کار و کاردانەوەیە جەختێکی زۆر لەسەر میلەت کاردانەوەیەکی لە چاو خۆشیە ئەتوانم بڵێم درەنگ نییە چونکە میلەت هەر ڕۆژەی بە شێوازێک گێتە سەرجادە بۆ نمونە فەرمانبەران و مامۆستایانی بەڕێز و سەرجەمچینەکانی کۆمەڵگا ماوەیەک پێشێستا ئەوە بە درێژایی ساڵان یەنە سەرجادە و ناڕازین لە حاڵی خۆیان گویان لێ ناگرێ تەماشاکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە باشوور لە بریتی ئەوەی کە گوێ بگرێت لە داخوازیەکانی میلەتەکەی بزانێت چییە لە کاتێکە کە ئێستا لە دوای ڕیفراندۆم تایبەت لە هەموو کات باشتر بوو بۆ ئەوەی کە ئەم حیزبە کوردستانیانە وتار یەک گوتار بن یعنی بچنە پاڵ یەک ئەگەر ئەوان بیانویستایە خزمەتی میلەت بکەن و کۆمەلگایەکی تەندروست و نەوەیەکی گەشبین بە دوا ڕۆژ بێن نەکایەوە زۆر زۆر بەباشی ئەیانتوانی چەند هەنگاوێک لە پێداویستی و لە خواستە تایبەتەکانی خۆیان بێنە دواوە باوەش بۆ میلەت بگرنەوە لە ئەنجامی ئەوەی کە ئەوان بە واجبی خۆیان هەڵنەستان بەکاری خۆیان هەڵنەستان میلەت تووڕەبوونی زیاتر بوو بێگومان لە نەتیجەی تووڕەبوونە یەتە سەرجادە لەبەروی میلەت تووڕەیە کۆمەلگایەکی نائارامی هەیە میلەت بێبەریە لە زۆربەی زۆری خزمەت گوزاریەکانی کە هەیە بە پێی داڕشتنی ماسلۆڤ بۆ کۆمەلگا کە لە سەرەتاترین پێداویستی کۆمەڵایەتیەوە کە ژیانی ڕۆژانەیە لە ئاو و کارەبا و لە ماڵ خزمەت گوزاریە بنە پاشان ماڵ پاشان ئاشتی و ئاسایش پاشان تێکەڵبوون بە کۆمەڵ پەرەدان بە خودی مرۆڤ کە ئەگاتە قیمە پێوترێت ترۆپ ئەمانە هیچی لە کۆمەلگاکانە بوو ئەم ڕۆژ سەردەم گۆڕاوە نەبوو یانیان هێشت نییە یعنی مەسەلەن ئەوان بێگومان ئەوان بوون بە سەبەبی نەهێشتنی ئەو شتانە ئەگینا میلەت هەر ئەو میلەتەی ساڵەکانی 67ە لە کاتێکا کابینیت جیلی ئاڵتۆنی با بڵین دروست بووە ئەو سەردەمانی کە چەنەها ڕۆشنبیر و کەسی هونەرمەند و کەسی دەرهاتوو لە کۆمەلگایە بەخێو کرا سەرباری هەموو مەینەتیەکان سەرباری هەموو دەست درێژەکانی حیزبە حکومڕانەکان لە عێراقا بەسەر کووردا تەماشاکەی هیچ کامیان بەقەدەر ئەمڕۆ میلەتیان نەهێنایە دواوە میلەت نەکرد لە حاڵەتی نائارامیایە نەکرد لە حاڵەتی کار و کاردانەوەیادایە بەڵکو میلەت لە حاڵەتی ترۆمایەیە چونکە یەکەم هەر ڕۆژەی میلەت ئەکەن بە خاوەنی ناسنامەیەک بەڕاستی تا دوێنێ بوو میلەتی ژێردەستەی حیزبە عێراقیەکان بوو با بڵین پاشانیش کە ئەمان هاتن لە پاش ڕاپەڕینەوانێ کە ئیتر کوردی بە خاوەنی حکومەت ناسی تەماشاکەی ئەمان هەر ڕۆژەی ناسنامەیە گەن بە میلەت ڕۆژێ ناسنامەی شەڕی پەڕۆ کەمان من پێی ناڵم شەڕی براکوژی داوای لێبوردن نەکەم چونکمان هیچ کات برا نەبوون تا ئەکتر کوژن براش برا ناکوژێ
بەڵام ئەوان شەڕی پەڕۆیان کرد شەڕی ڕەنگەکان 50 بە 50 لەسەر کۆمەڵێ مەساڵح و پێداویستی بە هەر حاڵ نامێ زۆر بچمە باسی سیاسیەوە بەڵام پاش گۆڕینی ناسنامەی بەعس کە سەپانە بووی بەسەر کووردا کە میلەتێکی پچکۆلە کراوە و با بڵێن کەبایەتیەکە لە ناو عێراقا ئەمان هاتن لە دوای ئازادکردن بەشارەتی خەڵکیان بەست یعنی هاتن ناسنامەیەکی تازەیان نا بە میلەتەکە بەڕاستی پێیان وت بڕۆ ئەوە ناسنامەی برسێتی بۆ تۆ ئەوە ناسنامەی شەڕی ناوخۆ بۆ تۆ ئەوە ناسنامەی عەمالەت و هێنانە ناوەوەی ڕۆژێک تورک و ڕۆژێ عەجەم بۆ تۆ لەبەرەوە هەموو ئەم ئاراستانە میلەتی بەرەو چاواشە بردن برد میلەتی بەرەو نائارامی برد لە کاتێکا کە میلەت خۆی لە نائارامی کۆمەڵێ جەنگی پێشووتر هاتبووە جەنگی کەندا و جەنگی عێراق ئێران کە 8 ساڵی خان کە ئێمە هەر هەمومان گەنجێتی خۆمان جەنگی خۆشمانەوەی کە بە ڕێزە دووت ناوی نانێن براکوژی بەڵێ ئەنجا پاژەوەی کە میلەت خۆی بۆ خۆی جەنگ ترۆمایە ئەو میلەتە بە من و بە جەنابیشتەوە و بەم بە ڕێزەش کە دانیشتوین ئێمە هەمومان دەرهاتەی کۆمەڵێ جەنگی جۆرا جۆرین ئێمە هەمومان هەڵگری پۆست ترۆماتیش ستۆرنس یعنی تێکچوونی باری دەرونی بڵێت و نەڵی بە شێوەیەک لە شێوەکان پێمانەوەیە ئەنجا ئەمە ئەگەر بێت و میلەت چارەسەر نەکرێ پێی ئەوان هاتن نەک چارەسەری میلەتیان نەکرد بەڵکو خستیشیانە سەری یعنی مەینەتیەکانیان مەینەتی بار کرد ئەنجا ئەگەر کەسێک لە حاڵەتی ترۆمایە بێ بە پێی زانستی دەرونی ئەگەر چارەسەری دەرونیشی بۆ بکرێ هەتا مردن لە سادەی ئەو پەژموردەی بەلاوە ئەمێنێتەوە یعنی قوتار نابێ لێل تا ئەخیر بەڵام تەماشاکەی حکومەتی هەرێمی کوردستانی باشوور هات نەکرد ترۆماکەی لە پۆست ترۆماتیش ستۆرنس هێشتەوە بەڵکو میلەتیشی گیانە ئاستێک کە کەسەکان زۆر زۆر بە ئاسانی بگەنە قۆناغی خۆکوشتن باشە سواسەکە من دوایی هەڵبەتە باسی خۆکوشتنی دەکەین بۆچی خۆکوشتن جۆرەکانی خۆکوشتن ئەوەی کە پێشمەرگە یا هاوڵاتیەک پەنا دەباتە بەر خۆکوشتن بەڵام با لە کاک پێشڕە و بپرسم کاک پێشڕە و بەڕێزە دەم میلیتاریزەکردنە بەم شێوازە تند و تیژێ وەڵامدانەوە چۆن هەڵدەسەنگێنی بەڕێزی شت لە شتاکانە لە زۆر وابزانم خۆپشاندانی سەردەمی ڕژێمی بەعز لە سلێمانی بەشدار بووی ئەو کاتە چۆن بوو ئێستا چۆنە ینی مرۆڤ بەراوردێکی بکا پێکەوە ئاستی بەرپەرشدانەوە یا ڕوبەڕووبوونەوەی جەماوەر خراپ نابێت لە ڕاستیە من وەکو یەکێ لە بەشداران و ئەتوانم بش بڵێم لە ڕێکخەرانی خۆپیشاندانی 1982 بووم بەرامبەر بە دەسەڵاتی حیزبی بەعز بەڵام وەکوی ئەم بەیانە هەنە پەیوەندی تەلەفۆنیم کرد و بەدوای هەواڵەکان هاتووم ڕاستە خۆ ساڵی 82 بیرکەوتەوە بەیادا هاتەوە دیمانەکانی ساڵی 82 پیانوتم لەسەر هەموو سوچ و کۆڵانێکی شارەکە میلیشاکان دانراون ئەو کاتا پیانەوتن هێزی تایبەتی یاخۆ قوا خاصە ئێستا ناویان ناون بەداخۆ پێشمەرگیان ناوکە منەوەنە هەرگیز بە پێشمەرگە نازانم ئەلبەتە پێشمەرگەش پێشمەرگە بێت گولە بە هاوڵاتی خۆی نانە یا ناچێتە سەرڕێی هاوڵاتی ناچێت سەرڕێی هاوڵات لەبەرەوە ئەوانە پێشمەرگەنین ئەوانە هیچ نازناوێکیان قابل نییە لەوە زیاتر پیان بڵێ میلیشا حیزبیەکان میلیشا حیزبیەکان و ئاسایش و زانیاری ئەمانە هەموو ناو شارەکانیان گرتووە هەموو جۆڵێکیان هێشتووە هەر قەڵەباڵغێکی کەمترین کەس کە بەیەکەوە بن وەکو چۆن سەردەمی ملازم محسین لە 6 کەس زیاتر بۆ هاتن یەخیانە گرتین لەوێژ ئێستا هەر قەڵەباڵغێکی بچووکە بە یەکسە بڵاوەیان پێکەن من لە یادمە کە حیزبی بەعز ئەو پڕی هەوڵەیە کە حسابی بۆ خۆپیشاندەرەکانە کرد بەوەی کە لەوە زیاتر تەشەنە نەکە لەوە زیاتر گەشە نەکە تەنانەت یەکێ لەوانە یادمە هیوادارم کە ئێستا مابێت ناوی خاڵە عەفان بوو کوردێکی گەنج بوو لەسەر شەقامەکە ڕوبەڕووی ئەفسەرەکانی قواخاسە بووینەوە دەیان قسەی ناشتین و هینی بە سەدام حوسێن وت تەنها ئەوەی پێوە دەیت براجان لەسەر خۆ بە پێویست ناکەوا خۆ تووڕەکەی پەلاماری بۆ ناڕزایەتی ئەوی ساردی حساب دەکرێت بۆ ئێستاوا هەستەکەم تەنانەت ئەوەش نەماوە هیچ حسابێ بۆ ناڕزایی خەڵک ناکرێ ڕاستە خۆ لەگەڵ بزوتنەوەی خەڵکە تەقیان بەسەراکەن تەقیان بەناواکەن وەکو وێنەکانە بینم پەلاماریانیان لیانەیەن لە ڕاستەوە زیاتر چون خەڵک شەهید دەکەن خەڵک شەهید دەکەن بڵێ کە ئەوە بە ڕاستیە لە ڕاستیە لە
چەندەها ڕۆژی خۆپشاندانەکانی 82 شتیوان ڕووینەیە لە 84 شتیوان ڕووینەیە بۆ دەرەجە زۆرە خەڵکی شەهید و برینار بکرێ دەکاتێکی ئەمە ناتوانم بڵێم پێش ملازم حەسن کەوتونەتەوە لە درڕندەییانە بەداخەوە خەڵکانێکە لە سەردەمانێکە خەباتیان کردووە ئەمڕۆ چاوەڕێمانەکرد کوردستانێکی نمونەیی دروست بێت جێگای شانازیمان بێ بەڵام ئەمڕۆ بەڕاستی کوردستانی دروست بووە کە شەرمەکەین و جێگای شەرمەزاریمانە بەڵێ جێگەی داخە خاتون نەسرین باسی کوشتنت کرد هەڵبەتە کوشتن لە کۆمەڵناسیە شێوازی جودای هەیە یاک پەنابەرنەبەر خۆ کوشتن ئەلبەتە زیاتر من مەبەستمە بەڕێزت ئەم دۆخەی باشوور چۆن دەخوێنیتەوە لە کاتێکدا پێشمەرگە کە ڕەمزی بەرخودان و مقاومەتە بەرامبەر بە درڕندەترین هێز کە داعشە بەڵام دەبینی لەم ماوەی ڕابردووە چەندین پێشمەرگە خۆیان دەکوژن چەندین گەنج پەنا بۆ خۆکوشتن دەبن ئەمە هۆکارەکانی چین کۆمەڵناسی چیمان پێ دەڵێت چه خوێندنەوەیەکی هەیە بۆی بەڵێ بێگومان شیکاری کۆمەڵناسی یاخود کۆمەڵناسی دەرونی زۆر فراوانە لەبارەی خۆکوشتنەوە بەر لەوەی ئێمە بچینە دوور و درێژی کوشتن یەوەشمان لەبیر نەچێەوەی کە دەسەڵات گەنجانیش دەکوژێ ئەوەشی احتیاتی هەڵکەشکەی سواسە دەکەن بەڵێ ینی خۆی کوشتن ئەگەر بێت و پێناسێکی کوشتن بکرێ لە ڕۆی قانونیەوە یاخود لە ڕۆی دەروونناسیەوە کۆتاییەنانە بە ژیانی ئادەمی زادێک ئیتر تۆ کەسەکە کوژیت یاخود بە تفەنگی کوژیت یاخود بە چەقۆی کوژیت یاخود دەزەنیتە بینی خنکێنیت ئەمە پێناسەیەکی کوشتنە لە ڕۆی قانونیەوە لە ڕۆی نفسیەوە بەڵام ئایا ئادەمی زادەکان چۆنی ئەکەونە سەر خەیاڵی خۆکوشتن یاخود ئەو هۆیەکارانە چیەکەوە لە ئادەمی زادەکانەکە کە خۆیان بکوژن بێگومان ئینسان کاتێکە لە دایک ئەبێت بە خەیاڵی خۆکوشتنەوە لە دایک نابێ یعنی ئینسانێک نییە کە لە دایک ببێت لە مناڵیەوە تیا بێت وەکو با بڵین بۆ ماوە کە ماعەدا حاڵەتی شیزۆفرین نەبێ شیزۆفرینیا ئەمە حاڵەتێکی دەرونیە کە خۆکوشتن بۆ نمونە لە هەندێک خێزانە هەیە کە ئەمێنێتەوە بە ڕەچەڵک ئەگەر ئەمەیانی لێ دەرکەی سەرا پاجۆرەکانی تری خۆکوشتن دوور تا نزیک یعنی پەیوەندیەکی ئۆتۆیان نییە بە مەسەلەی بۆ ماوەوە بەڵام ئینسان چۆن ئەگاتە حاڵەتی خۆکوشتن بێگومان دوو ڕێگە هەیە بۆ خۆ لە ناوبردن و خۆفەوتانن یەکێکیان کە ئەگەر ئەو کەسە لە کاتی مناڵیە یاخود لە کاتی گەنجێتیە زۆڵمێکی زۆری لێکرابێت تەعادای لێکرابێت لەلایەن خێزانەوانێت و تیژی بەرامبەرکرابێ لەلایەن کۆمەلگاوە تەماشاکەی ئەو مناڵە کاتێکە گەورە ئەبێت بە کێشەیەکی دەرونی زۆر سەختەوە گەورە ئابێ ناچار لە قۆناغەکانی ژیانە وای لێت کە بیر لە خۆکوشتن بکاتەوە هەڵ ئەستێت بیر لە شێواز و ڕێگایەگەکە بۆ خۆکوشتن ئیتریا چەقۆیە گەیا لە وەریدی خۆی ئەکوژ یا پەتێک هەڵەخا خۆی ئەخنکێنێ ئەمانە ڕێخۆشکارن بۆ ئەوەی کەوە خۆی بکوژێ بەڵام ئەو جۆرە خۆکوشتنەی کە بۆ نمونە پێشمەرگەیەک لە ڕیزەکانی خەبات وڵات پارێزێک وا لێ بکا کە خۆی بکوژێ ئەمە هۆکارێکی جیاوازە ئەمە ئەو گەنجە یاخود ئەو کەسە وەلو یعنی بەداخیشەوە کە ئێمە ناتوانین ئێستا قەرارێکی ڕاهای لە ساسە لەسەر حاڵەتەکە بین چونکە ئێمە بۆ خۆمان داتامان نییە لە کوردستان ئێمە بۆ خۆمان با بڵین ئەرشیفی کەسەکانمان نیە ئایا ئەم کەسە پێشتر نەخۆش بۆ کێشەی دەرونیە بووە بەڵام ئەگەر ئینسانێک لە پڕ بکەوێتە سەر خەیاڵی خۆکوشتن بێگومان ئەمیش لە پڕ نییە ئەمیش لەبەر ئەو کاریگەر و ئەو پەستانانەی کە لەسەرێتی بەڵام چیە کە ئامادەی ئەکا بۆ خۆکوشتن ئەو کەسەی کە پێشمەرگەیەک ئامادە ئەکا بۆ خۆکوشتن کە لە هەمان کاتە هاوژینی ئافرەتێک بێ و باوکی سێ مناڵ بێت یاخود هەر مناڵیشی نەبێت یاخود هەر خۆشی بەتەنیا بێت بەڵام چی وای لێ ئەکات کە خۆی بکوژێ ئەم کەسە ئامادە کرا بۆ کوشتن ئامادە کرا خرایە سەر خەیاڵی کوشتن کوڕە خۆی خەیاڵی نەبوو خۆی بکوژێ لەوانەیە کەسێکی گەلێک تەندروست بوو بێ لە باری دەرونیەوە بەڵام ئامادەکرا بۆ خۆکوشتن لەبەر ئەو هۆکارە کۆمەڵایەتیانەی کە ئامادەن چونکە بۆ نمونە ئەگەر ئێمە لە باری نفسیە قوڵ ببینەوە ئێمە زیاتر لەدا بۆ 15 جۆر حاڵەتی دەرونیمان هەیە کە زاناکان چەندین ساڵە پێوەی خەریکن بەدەر لە تەحلیلی دەرونی زاناکۆنەکان
ئێستا باری دەرونی نوێ هاتۆتەکە بۆ نمونە زانستی دەرونی بایۆلۆجی هەیە یادی نیرۆلۆج ئەوەیانە کە کەسێک هەر خۆی لە خانەکانی مێشکیا با بڵێن کێشەیەکی هەبێت بەهۆی ئەو کێشەیەوە ئیفرازات و ئیتر ئەمە شتێکی عیلمیە بێگومان لەبەرەوەی من بەڵام زیاتر ئەمەی بارودۆخەکەی ئێستا چڕی بکەیتەوە بۆیە ناو زەنگیانەکەم بەڕێزم بۆ ئەوەی کە ئێمە لە چه جۆرێکیانە خۆمانە بینینەوە علم النفسی بایۆلۆجی هەیە یادی نیرۆلۆج زانستی پەرەپێدان کەسایەتی ڕەخنەگری کللتوری کارکردن ئەمە من چەندانەیەکم بژار کردووە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لێرەدا پێویستیمان پێێتی بەڕاستی جۆری کەسایەتیە لەگەڵ کللتوری کەسایەتی ئەمە لە کەسایەتی سەرکارەکانە تەبەن من ناتوانم بڵم سەرۆک و سەرکردا چونکێکم ئەوانە هیچ ناسنامەیەکی سیاسیان بەداخەوەتیانە کەسیان لە سیاست ینی نازانم سیاسی نین ئەمانە ئەم سەرکارانە خەڵکەکان چۆنچۆنی ئەم کەسایەتیانە نەخۆشن بۆ خۆیان کۆمەڵی خەڵکن بۆ مەبەستێکی تایبەتی بوون بە سەرۆکی کۆمەڵێک خەڵک کەسایەتێکی نەخۆشن لە ڕووی کەسایەتیەوە ئەمە بۆیە دەمێک ساڵە چارەسەر بکرانە چارەسەر نەکراون بەڵام کللتوری ئەم کوڕە لە کۆمەلگایەکی کللتوری یا گەورە بووە ئەم پێشمەرگەیە با بڵێن یاخود لەوانەیە سبینە کەسێکی ئاسایی شەر خۆی بکوژێ بە هەمان چۆنها کەس خۆیان هەڵەواسن کە نەزانراوە سەبەبەکەی بەڵام بەهۆی کللتورەوە ئەم کوڕە پێشمەرگەیە تەماشای خۆیەکات باوکی کۆمەڵێ مناڵە هاوژینی ئافرەتێکە ناتوانێت بژێوی و داراییان بە لە ڕووی کللتوریشەوە بێگومان کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی باوک سالارە کۆمەلگایەکە کە پیاوەکان بەهۆی دین و بەهۆی مەسەبە جیاوازەکانەوە پیاو پێشەنگە کە ئەگەر پیاوێک خۆی ببینێتەوە بەو شێوەیە سست و لاواز کە نەتوانێت بە واجب هەستێ ناچار یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بیری لێکاتەوە ئیتر ئەڵێ ژیان لێرە بۆ من تەواو بوو تەبەن ئەوە یەکێک لە سەبەبەکانی بۆ ئەو کەسانی کە دەستیانە چێتە خۆیان کۆتایی بە ژیانیان هێنن ئەڵێت ئیتر من توانای هەڵگرتنی ژیانم نەما لێرە ژیان نبینم خۆمە کوژم ناچار هەڵستێت یعنی هەم لە ڕووی کۆمەڵایەتێوانێ خۆی نبینیەوە وەکو کەسایەتیەک هەمیش لە ڕووی کۆمەلگاوە لە ڕووی سیاسیوانێ ئەم کەسە ئامادە نەکرا بۆ خۆشگوزەرانی سەرکردەکانی شێوەی کە بەڕێزت پیان لەڵێن سەرکارەکان ئەوان بەخۆشیان نەخۆشی کەسایەتیان بێگومان نەخۆشی کەسایەتیان هەیە خۆشبەختانە کە من لە نزیکەوە ناسم یاخود ئەوانە تا ئێستا دۆسیەی معلومیان یاخۆ لەوانەیە لە شوێنی ترایان بێت نەخۆش بنچبوون بۆ عیادە هەڵبەتە هەیە یەک شوێنێ ئاماژەی پێدراوە لە ڕاگەاندەکانیش بڵاو کراوەتەوە لە وڵاتانی ئەوروپا وەکو تێکچووی باری دەرونی ناویان تۆمارکراوە دکتۆریانە بۆ پزیشکیانەوە بەڵام لە کوردستان وەزیر و پەرلەمانتار و بەڕێوەبەر بەڵێ بۆ ئەویان من نازانم بەڵام ئەو نازانم ئەم دوو کارە یعنی باری دەرونی کەسایەتی لەگەڵ باری دەرونی کۆمەڵایەتی ئەم دووبارە دەرونیە هەردووکیان ئادەمی زادەکان لە کۆمەڵی کوردەواری باشوورە ئامادە ئەکەن بۆ کۆتایی هێنان بە ژیان و بەداخیشەوە وەکوینەکی پند گۆرانیەکی کوردی ژێ ئەڵێ شێتان شێت دەبن دەچنە میری سوور ێ باشە گەر میری سوورەکە بەخۆی شێت بێ بچێتەکوێ ئەمەی سەرکردە و سەرکارەکانی باشووری وای ئێستا لە باشوورە نەمیری سوور نەمیری زەرد نەمیری شین نەمیری سەوس نەمیری سپی و نەمۆر ئەگەر قاوەیش پیا بێ لە ئەخیرە ئەم میرانە هیچیان نەبوون بەهۆی ئەوەی کە ژیانی ئەندامانی میلەتەکە هاوڵاتیان پارێزن باشە سواسە دەکەم باشە کۆماجڤاکی کوردستان لێدوانێکی لەسەرەوە خۆپیشاندانانە داوە هەڵبەتە وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی شەیدان دەڵێ ئەو خۆپیشاندان و ناڕزایەتی جەماوەریانە ڕەوان هەروە دەژڵێت باشووری کوردستان کێشەکانی تەنها بە دیموکراسی چارەسەر دەبن و پێویستیشە ڕاستەوخۆ گەل بەشدار بێ لە دەسەڵاتدا با بزانین زیاتر لەو بارەوە چی وتووە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە سەبارەت بە خۆپیشاندانەکانی هاوڵاتیان لە باشووری کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاوکردەوە و تیایدا هاتووە. راپەڕینی خەڵک بۆ بە دیموکراتیزەی کردنی باشووری کوردستان کاریگەرە و پێویستە کۆمیتەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان بە بەشداری هەموو حزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دیموکراتی پێک بێت تا داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکات. کەجەکە ڕاشیگەیاند گەلانی ڕۆژهەڵاتی ناوڕاست فشار و ستەم و کۆمەڵکوژی زۆریان بەسەردا سەپاوە. لا دژی کۆمەڵکوژیەکانیش باجی قورسیان داوە.
بەم شێوەیە بچووکترین مافیانە کە نەتەوەیەکی دیموکراتیان دەست بکەوێت ئێستاش لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەو گەلەی پێشەنگایەتی داواکاری ڕەوەکانی ئازادی و دیموکراسی دەکەن گەلی کووردە گەلی کوردیش لە باشوور عقلێتی دیموکراتی و ئازادی بەدەست هێناوە ئێستاش دەیانەوێت بە شێوەیەکی ئازاد لە کۆمەلگایەکی دیموکراتی دابژین خۆپشاندانەکانی ئەم دوایەی خەڵک لە باشوور نیشاندەری حەسرەتی گەلەکەمانە بۆیە پێویستە ڕێگا چارەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان بدۆزرێتەوە بۆیە پێویستە سیستەمێک لە باشووری کوردستاندا دابمەزرێت کە خەڵک بە شێوەی ڕاستەوخۆ لە بەڕێوەبردننیدا بەشداری بکات. بێگومان داواکاری خەڵک دیموکراسیە و با هەموو پێوەرەکان ڕەوایە بەڵام نابێت هەڵوێستێک پیشان بدەن کە داواکاری ڕەواکەیان بە ناحەق پیشان بدات و توندتیژی بەکاربێ و لە بەرامبەردا ئەو هێزانەی بەڕێوبەرایەتیان لەدەستدایە نابێت دژی خەڵک توندتیژی بەکاربێنن. لە کۆتاییدا کۆماجڤاکێن کوردستان کەجەکە ڕایگەیاندووە سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی هەموو شەهیدان دەکەین بە تایبەتی ئەو کەسانی لە ئەنجامی خۆپشاندانەکانی ئەم ڕۆژانەدا شەهید بوون. هیوای چارەسەری هەرچی زووترە بۆ بریندانەکان و داواش دەکەین گیراوان هەرچی زووترە ئازاد بکرێن. کاک پێشڕە و هەندێک هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی ژەڵ بسەنگێنی ئەتوانین بڵێن ئەم پارتانەی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی پارت و لایەنگەلێکی دیکەژەن لەوێ بخرێنە قاڵبی ئۆپۆزیسیۆن و ڕۆڵی ئەمان چی بۆ هاوکات کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و هەروەها بزوتنەوەی گۆڕان چۆن دەبینی لە جێ خۆیەتی یاخود جێگەی ڕەخنن من لە سەرەتا باسی بزوتنەوەی لاەنە ڕێکخراوە ئیسلامیەکان نامێ بکەم چونکە هیوایشمە گۆرم لەسەر بنیان نەناون بەڵام بەش بە حاڵی من بزوتنەوەی گۆران جگای هیوایشی گەورە بووە لە بەرەوەی دڵسۆستترین و خوێنگەرمترین خەڵکانیان توانی کۆبکەنەوە لە خۆیان بەڵام مۆرچێکی ڕەش لە 2011ەوە لە خۆپشاندانەکانی حەڤەی شواتەوە بە ناوچەوانی بزوتنەوەی گۆڕانەوەیە کاتێکە نیکۆلیان لە ئیدانەی خۆپشاندانەکانیان کرد و ئیدانەی پەلامارانی بارەگاکانیان کرد هەروەها دیوارێکیان لە بینی خۆیان و جەماوەرە لە یەکەم جارەوە لەو ساڵەیە دروست کرد. ئێستاش سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان و ئۆپۆزیسیۆن بە گشتی من ئەمەوێ بڵێم من لە ڕاستیە لە هەڵوێستەکانیانە وەکوی سەیرم کردووە نەچیر بەرزانی قوبا تاڵەبانی لاهور شێخجەنگی یوسف محەممەد هەڤاڵ ئەبوو بەکر هەمان قسەی یەکتر یەکەنەوە هەمویان ئەڵێن طبعا لە ئەمە بەشی سەرەوەیانە بێت کە لەوەی جفاتی نیشتیمانی و بەیانی ڕسمی لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بڵاویان کردوەوە ڕای خۆیان دەربڕی و بەرامبەر بە خۆپشاندانەکان هەر هەمویان ئەڵێن ئێمە پشتیوانی وەکو گوتم لە پارتی و یەکێتی و هەموو ئەمانش ئێمە هەمومان پشتیوانی داواکاریەکانی خۆپشاندەرانەکەین بەڵام جەخت لەسەر ئەوەکەنەوە کە تونند و تیژی نابێت لەلایەن خەڵکەوە بکرێ بەڵام ئەمانە هیچیان بەبیریانە نەهاتووە لە سەرەتایە ڕووبکەنە درڕندەترین لایەن بڵێن بە تایبەتی ئۆپۆزیسیۆن ڕووکاتە دەسەڵات بڵێ پشتیوانی جەماوەرەکەین پشتیوانی داواکاریەکانەکەین پشتیوانی خۆپشاندەرانەکەین بەڵام داواتان لەکەین دموتیژی بەرامبەر بە خەڵکی بەکارنێنن نەخێر ئەمە لە سەرەتا داوا لە خەڵکی ئەکەن دموتیژی بەکارنێن خەڵکی دموتیژی بەکارهێناوە بارەگای سوتانۆ لە ڕاستیە ئەو بارەگاکان لە باشین حاڵەتە ئەمانە حاڵەتێکی ناشرینی ناشارستانیان ناوە بە وڵاتەکە و بە شارەکان من 25 ساڵ زیاتر لە ئەوروپام ئێساش نازانم بارەکەی فلان حیزب لەکوایە فلان حیزب لەکوایە لەبەرەوەی تەنانەت قەتعەیەکیشیان نییە لە کاتێکە ئەم هەموو حیزبە کوردستانیە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتەوە دەیان چەکدا لە بەدەریاکانیانایە و جت و فرت و هاتوویانە بودجەیەکی بەکارێن خەرشیلی بێزارە پەلاماری بارەکانێک ئێن نەک وەکو ئەوەی کە
ئەمانە تونگن بەڵکو بێزارن لە تونگی بارەگاکان ئەمڕۆ پەلاماری ڕاستە من بە حاڵی خۆم بەلامەوە چاک نییە بەلامەوە شتێکی خراپ نییە پەلاماری بارەگاکان بن و شار بە دەریانکەن بەڵام بەلامەوە چاک نییە پەلاماری دەستگا دەوڵەتیەکان و شوێنە خزمەت گوزاریەکان بن بەڵام من لەگەڵ چالاگوانێ قسەم کرد وتی هەندێک لەو دام و دەستگانەی کە سووتێنراون حەز بە دەسەڵاتدارەکان خۆیان لە پشتیەوە لە سەرەتا من کارتەکان من ئەبێ چارێ ئەو بڵێم بەڵام تۆ ئەتوانی جەماوەرێکی ئەفەوی جەماوەرێکی تووڕە جەماوەرێکی بێزار جەماوەرێکی بێهیوا بیهێنی هەموو بە ڕێگایەکە بۆ شێوە ڕێگای مەدەنیا بڕوە ئایا هیچ کاتی ئەوان بە شێوازێکی مەدەنیانە ڕفتاریان کردووە تاکو کاردانەوەی جەماوەری کۆمەڵایەتی سەختە کە بە ڕێز نەسرینیش ئاماژەی پێدا ئەوانش بۆ شێوەیە بێ یاخۆ ئەو بارەوەکو خانم باسی کرد دەرونی بۆ خەڵشان دروست کردووە کە ئەوان بتوانن زۆر هێمنانە ڕفتار بکەن ئایا ئێمە نەمابینی لە برۆکسل لە پایتەختی ئەوروپایە خەڵکانە پەلاماری دوکانەکانیان نا وەلو ئەوانە زۆر لەسەر ناحەق بوون بەڵام ئەمان لە ناحەقیانەوە نییە کە ئەوشتاکەن لەبەرەوە ئەمانە لە زیاتی هەلومەرجی خۆشن کە خەڵکی هێمن بێتەوە نەخێر خەڵکی سەرکوتترەکەنەوە بە تەقەلێکردن و بە کوشتن و بە هەڕەشەلێکردن و لە هەمووی خراپتر تەنها کوشتن و تەقەلێکردن نییە پشتگوێ خستنە پشتگوێ خستن وا لە خەڵکێکا کە زۆر لەوە کاردانەوەی خراپتری هەبێت لەوەی کە تەقەی لێ بکەیت ئەمە سیاسەتی هەمیشەیی و 26 ساڵی ئەمان بووە باشە کاک پێشڕۆ باشە خاتو نەسرین بەدەل لە بەڕێزت لە بوارە کۆمەڵ ناسیەکە کە شارەزایتانەیە و چاودێرن ئەڵبەتە بەڕێزە نەدامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەشی وەکو کەنەکە دیدو بۆ چونتان سەبارەت بەمەچی ئەڵبەتە بەیاننامەیەکیشتان لەسەر ئەم ڕووداوانە دەرکرد بەڵێ بێگومان هەمیشەکەنەکە دەورێکی بەڕاستی زیندوی هەبووە لەو بەسەراتانەی کە لە کوردستان و لە چوار دەورا ڕۆیانە کارتایبەت لەسەر مەسەلەی کوردستان لە ناوی کوردستان لە بەشی باشوور بەڵکو بە شێوەیەکی ئەتوانین بڵێن جیهانگیری بەڵام هەڵسەنگان و بۆچوونەکان لەم کاتەیە من بەڕای خۆم و کۆندامێک هەست دەکەم تۆزێ میانڕەوی تایە چونکێکم ینی ئەگەر حکومەتێکی دەسەڵاتدار لە سەدەی 21ەکە ئەگەر بەو شێوەیە ڕەفتار بکە بەو شێوە ترسناکە چونکم بێگومان هەدەفەکان و کارەکانی کۆنگرەی نەتەوەی کورد تەنها مەبەستی سیاسی نەگرتوۆتە خۆی مەبەستی دەرونی هەیە مەبەستی کۆمەڵایەتی مەبەستی ئابووری یعنی لە هەموو لایەنەکانەوە ئەوێ ئەندامەکانی ڕابێنێک لەسەر جۆرێک لە ئینتەگراسیۆن لەگەڵ ئەو دەوروبەرە چی ڕوئەیە لە دەوروبەری کورد طبعا ئەمە بە شانازیەوە هەنگاوێکی باشە هەنگاوێکی جددی و پتەوە من بۆ خۆم ماوەیەک لەمەوبەر لە کۆبوونەوە و دانیشتەکانیان نابووم بەڵام ئەوەی تێبینی ئەکرێ لێرە نەکرد لە بەرامبەر کۆنگرەی نەتەوەی کورد بەڵکو لە بەرامبەر هەموو حیزبە کوردستانیەکانیش کە ناڕازین لە حاڵی حکومەتی هەرێم یعنی من هەز دەکەم تۆزێ ناسکی لە دوانن هەیە لەگەڵیانە یعنی وەکۆ وایە پیان بڵێن دەبڕۆنە ئەولاوە مجاملەکردن دەبڕۆنە ئەولاوە ئەوە ئەبێ بڵێ بڵێ ئەبێ بڵێ هەڵی گریت و بڵێ بۆ دەرەوە تۆ شوێنت نەما لە ناو میلەتە چونکێکم تۆ میلەتە تووشی ترس کرد تووشی تۆقان کرد ئەمە من بۆ خۆم لە ئۆتەی تەمەنم هەیە ئەمە یەکەم جارمە ئەبینم میلەتێک دیش بە میلەتەکەی خۆی بۆ شێوەیە ڕفتار بکە جاران میلەت هەموو شتێکی قبول بوو لەبەرەوەی ئەو دڕندەکاریەی کە بەرامبەر بە کوردەکرا لەلایەن نەیارانی و بوو لەلایەن دژمنەکانی و بوو بەڵام ئەمڕۆ تەماشاکی کێ ئەوەی کە کورد ئەکوژێت ئەوە کلکی تەورەکەیە کە کلکەکەی لە دارەکە خۆیەتی بەداخ و پەژارەوە یعنی ئەمە بەڕاستی زۆر زۆر میلەتی تووشی خەمۆکی کردووە طبعا میلەت تووشی خەمۆکی سیاسی بووە میلەت تووشی بێهەڵوێستی بۆ ماوەیەکی زۆرە یعنی میلەتێکی لە میلەتێکی ئاکتیڤ و گەشببینەوە کە تا ڕۆژێک بوو ئەو دەستانە بەردی هەڵەگرت لە کاتی ڕاپەڕینا ئەو زمانی کە سرودی پێ ئەوترایەوە لە بەخێراتنەوەی پێشمەرگەیە ئەمڕۆ ئەو زمانە لە دەما سست بووە ئەو دەستە وشک بووە میلەت بێ ئومێد بوو ئیتر کە میلەتیش بێ ئومێد بوو کە بوو بە میلەتێکی پاسیف واتە میلەتێک کە ئیتر بێزار بوو پڕ بوو لە هەموو شتێک ناچار یعنی چی ئەکات یعنی چاوەڕێ چی لەو میلەتاکرێ طبعا کاردانەوەکانی ئەوەیە کە تووشی حاڵەتی شەڕانگێزی بوو بێ ئێستا من خوازیار نیم من زۆرم پێ ناخۆشە کە ئەبینم خەڵک لە سەرجادەیە زۆرم پێ ناخۆشە کە ئەبینم خەڵک بەو شێوە زمانە قسە ئەکا لە سەرجادە دژ بە ڕژێمێک لەبەرەوەی ئەمە سەدەی 21ەکەم
پێویست بوو ئەوان میلەتیان ئامادە کردایە بۆ قۆناغی گەشەدان واتە ترۆپ هەروەکو ماسلۆف شەرحی کردووە نەک بێنن کۆمەلگا یعنی ئەو سێ گۆشەیە خۆی کە لە بیدایەتەوە دەست پێکا بە قۆناغەکانە 5 قۆناغە خۆ ناشکرێ ئەو سێ گۆشەیە سەرە و خوارکەیتەوە قەت نەبووە ئینسانێک لە ترۆپکەوە بچێ بۆ هیچ نەخێر لە بیدایەتەوە ئەڕوا بۆ ترۆپ بەڵام ئەوان هاتن ئینسانەکانیان لە ترۆپکەوە هێنا سەر و خواریان کردەوە کردیان بە لە مامۆستایەکی با بڵین مامۆستایەکی سانەویەوە کە وانەی ئینگلیزیە لە ڕۆژێک لە کەناڵێکی تەلەڤیزۆنیا بینیم بۆ یاخی پێڵاوە کات یعنی ئەم کەسە خۆی پێگەیانەوە گەیشتووە هەتا ئاستی پێگەیشتن تەماشاکان هاتن سەر و خوارێک هێنراوەتەوە سەر ئەوەی کە کەسێک بژێوی خۆی لە زەلیلترین کارە وەلەو کار یعنی جوانترین خەسڵەتی ئادەمیزادە بەڵام دێتە دەرەنجام مامۆستای بۆچی ئەوەندە ساڵ خوێندوێتی بۆی کە ژیانێکی شایستەی هەبێ بەڵێ ئەوە ئیشی نیە تەماشاکی خەڵکەکانیان زەلیل کرد لەبەرەوە ئەم حکومەتە بەڕای من ئەوەی کە لە قۆناغی ئەوە بێت من خۆشحاڵم کە یعنی ئێمەش لەمەولا ینی هەڵوێستێک وەکو کۆنگرەی نەتەوەیی زیاتر یعنی ڕقتر بین بە شێوەیەکی ڕاستە و خۆتر یعنی حیوارمان دوورکەینەوە لە مجاملە ئەزایی چۆن خۆی مجاملە هەڵبەت دیارە هەموو شتێک استراتیجێتی خۆی هەیە دیارە هەڵبەت کۆنگرەی نەتەوەی کوردیش دیارە هەڵبەت بە پێی کۆمەڵێک استراتیجێتی نەتەوەی خۆی بۆ شێوەیە تەسەڕوفەکە من ناتوانم قەراری لە 100% بم بەڵام ئەوەندە دەزانم کە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بە زمانێکی ڕەفزی ڕاستە و خۆ بڵێین بڕۆ بۆ دەرەوە بەجێی بێڵا باش سپاسە دەکەم کاک پێشڕە و چارەسەر چیە لە ڕاستیە ئەوەی کە من بەلامەوە زۆر گرنگە ئەوەیە خەڵکی کوردستان بە تایبەتی ئەو کەسانی کە توانایان هەیە بیر بکەنەوە ڕێگا دابنێن بە ئاراستێ خەڵکی بتوانن قوارەیە بۆ خۆیان دروستکەن یاخو قوارەیە دروستکەن کە بتوانێت وەڵامی ئەم هەلو مەرجانە باتەوە من لەو باوەڕێم ئەمڕۆ ئەو ڕێکخراوانی کوردستان بەگشتیان بە تایبەتی لایەنێکی وەکو بزوتنەوەی گۆڕان و بە تایبەتی سەرانی بزوتنەوەی گۆڕان ناتوان وەڵامی خەڵک بنەوە ئەمڕۆ خەڵکی کوردستان پێویستی بە پارتێکە یاخود جەماوەری کوردستان پێویستی بە پارتێکە پێشڕەویان بکە نەک پارتی پێشڕەو بۆ معنای کلاسیکی کە تەنها پارتێ بێ لە ساحەکەیە وەکوی هەمیشە یەکێتی و پارتی ئەویان ویستووە لە سەردەمانێکە بەڵکو پارتێ بێ لەگەڵ پارتەکانی ترە لەگەڵ لایەنەکانی تران تەڵم لانانی دەسەڵات ناڵێم بتوانێت پێشڕەوی خەڵکی بکە بتوانێت وەکو چۆن لە سەردەمانێکە لە سفرەوە دەست پێکرا خەڵکی ڕێکخرایەوە توانرا ورە بنێرێتەوە بە خەڵکە توانرا ڕۆحی نیشتمان پەروەری ڕۆحی مرۆڤایەتی دووبارە لە خەڵکا دروست بکرێتەوە ئاماجەکانیان دیاریکردن پێویستە بەو شێوەیە پارتی باشە بەدەر لە پارت ناکرێت بۆ نمونە جەماوەری خۆی لە ڕێخستنێکە لە من کاتێککە باسی کاسی قوارەکەم مەبەسم لە جایتر پارت بێت چاکو ڕێکخراوە بێ یا فراکسیۆنی ڕێکخراوەکان بێ هەر شێوازە بێت کە قوارەیە هەبێت کە بتوانێت ڕێگای ڕاست پیشانی خەڵکی بات ڕێگای ڕاستی پیشانانی بەرامبەر بە خەڵکی لە ڕاستیە ئەوە نەماوە کە بڵێن چارەسەری هەلوو مەرجەکەکەن بە ڕێگای ڕیفۆرم و بە ڕێگای چارەسەری لابەلاو جزئیانە ئەمڕۆ ئەم دەسەڵاتە خۆی چ من و چ سەیان و چه هەزارانی وەکو منی گیانۆتە ئەو باوەڕۆی کە ئیتر هیوای پێ نەماوە یامان پێی نەماوە بەڵکو تەنها ڕێگایە هەبێ بۆ خۆشگوزارانی خەڵکی بۆ سەرفرازی خەڵکی ڕۆشنی ئەمانەیە و کۆتایی پێهێنانیانە جا ئەمەش من لەو باوەڕێم کە هیوادارم بە ڕێگاتم و تیژی نەکرێ بەڵام وازام دەگمەن لە مێژوار ڕوویاوە دەسەڵاتێکی ئاواتم و دەسەڵاتێکی گەندەڵ و دەسەڵاتێکی بێگانە سەرشۆڕی بێگانە کۆتایی پێ بێ بەبێتم و تیژی بەڵێ هیوادارین تونند و تیژی لێ نەکەوێتەوە ئێمەش هیوادارین بێمە سەر دیاسپۆرا لێرە لەم بارودۆخی ئێستا لە باشوور دەقەومێت تەنها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگێکیان هەیە بەڵام لە پراکتیک لەسەر ئەرزی واقع شتێک نابینی بۆ نمونە
ئەگەر ئەمڕۆ لە برۆکسل چالاکیە گەکرێ بانگەوازی دەکرێت لە پەنجەکانی دەست خەڵک تێپەڕ ناکە ناچێت ئەوێ لە کاتێکدا هەندێک لەوانە بۆ نمونە من باسی برۆکسل دەکەم ماڵەکانیان چەند سەد مەترێک لە شوێنی چالاکیەکەەوە دوورە بۆ کاری ئەمە چییە بۆچی ئێمە خەمساردین بە تایبەت لە ئێستادا کۆمەڵکوژی خەڵک دەکرێت لە باشووری کوردستان دەبوو بە هەزارەهان کەس شەو و ڕۆژ لە مانگرتن و لە چالاکی دەبوونایە شەو و ڕۆژ لە شەقامەکان و لە بەردەم حکوومەت و پەرلەمانەکانی وڵاتانەدا لەحزەیەک بەجیان نەهێشتایە بۆ نایکێنێمە بەداخەوە من لە سەرەتا باسم کرد وتم کەوا ئەم حیزبە کوردستانیانە زیاتر لە ناسنامەیەکیان بەخشی بە کورد ناسنامەی برسێتی ناسنامەی شەڕی پەڕۆ ناسنامەی بروتاڵ یعنی ئەوەیە میلەتیان فێری جۆرێک لە چاوقایمی کرد لە بەرامبەریان کە میلەت خۆی قەت حەزی بەوە نەکردووە کە بەو شێوازە تەسەڕوف بکە و قسە بکە یەکێکیش لەو ناسنامانەی کە حکومەتی هەرێمی باشووری کوردستان لە پاش ڕاپەڕین کە بەخشی بە ئێمە ناسنامەی دیاسپۆرایە ئێمە وەکو میلەتێکی دابەشکرا و بەسەر وڵاتانی دنیاە بێگومان بڵاو کراینەوە بمانەوەی نەمانەوەی ئێمە خاوەنینەوەی داهاتوین مناڵەکانمان دەپرسن بۆ نمونە کاتێککە ئەم گۆڕانکاریانە ئەبینن لە باشوورە ئەم هەموو میلەتی بەشمەینەت ئەبینن فرمێسکەکانی دایک و باوگە بینن لە ماڵەوە بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار میدیاکانەوە بە دیار ئەخبارەوە کاتێککە ئەو شەڕانگێزی و عنف و ترس و تۆقان و زەلام خۆی هەڵواسی و خەڵک خۆی کوژێ بەڕاستی ئەمانە نەوەیەکن کە هاتنە دەرەوەی وڵات پرسیاریان زۆرە لە بەروی ئەمانە نەوەیەکن ون بوون لە بینی دوو کللتورە کللتورێکی ئۆروپی لەگەڵ کللتورێکی کوردی یعنی ئەمانیش ئەیانەوێ خۆیان بدۆزنەوە لە شتێکە میلەتی کوردخوازیاری ئەوە بوو کەوا وەختێک کە وەکو بەشیش کراین بە وڵات میلەتێکی بەشمەینەت و دابش بووی سەر وڵاتانی دنیا کە ئەمە تەمان لە زمانی جوولەکەکانەوە ئەم دیاسپۆرا سەری هەڵا لەمە بێ لە کاتێک یەکەم وەجبەی جوولەکەکان تەوزیع کرا بەسەر لە زمانی بابلیەکانە بەڵێ ئیترەوە ئێمە بە ئێمەش بڕا ئەمە بڵێ ئێستا دەپرسن ئێوە خەریکی چین میلەتی کورد خەریکی چییە یعنی مناڵەکانمان نەوەکانمان لێرە ئەپرسین ئێوە چۆنی خەریکی ژیانن ئەمە چییە کە ڕوئەیە لە کوردستان ئێمە وەڵامان پێ نییە لەبەرەوەی حکومەتێکی زۆر لاواز ئێمەی بێوەڵام کرد یعنی هیچ وەڵامێک نییە کەس نازانێ یعنی ئەم نەوانە ئەپرسن باشە ئایا کوردستان وڵاتێکی نەوت فرۆشە یان نەوت کڕە یعنی چونکێکم بە حکمی ئەوەی ئەم جەنەرەیشنە ئەم نەوانەی ئێستا نەوەیەکی زۆر وشیارن زۆر چالاک و چاوکراون بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە زۆر لە ئێمە باشتر ئاگایان لە گۆڕانکاری وەزعەکانە دەپرسن بۆچی یعنی ئێمە بەڕاستی وەڵاممان پێنیە زۆر جار ئایا ئەمە چییە کە ڕوئەیە لە کوردستان میلەتی کورد بۆ وایە بۆ تەواو نەبوو ئەم مەسەلەی برسێتی و فەقیری و ڕۆژێ خۆشی و ڕۆژێ ناخۆشی لەبەرەوە ئەمەش بۆ خۆی لە خۆیان کێشەیەەکە بۆ نمونە هەموو کەسێکە هاتە دەرەوە خوازیار بۆ مناڵەکەی ببێت چالاک بێ لە بواری نەتەوایەتیە هاونیشتیمانی بێت هاوڵاتی بێت بزانێت دادپەروەری چییە بەڵام تەماشاکەی تەنها ئەو گروپە مناڵانە بەشدارن کە بە کۆدەی حیزبی چوونەتە ژوورەوە ئەوانە بێت حیزبی بنیا باوکیانە دەکەن چکم حیزبەتی لە لای ئێمە بۆ بە مۆماوە بۆ بە ویراسی وەکو بۆ بە عایلی بۆ بە عشایری ئیترەگەر سەر بە گروپ و خروپێک نەبیت ناتوانیت جوابە پێ بێ باشکاگ پێشڕ بەڕێزت چیڵی لەسەرەمە بۆچی نەمانتوانی بۆچی نەمان کردو بۆ نایکەین بەدڵنیا من پشتیوانی قسەکانی جەنابیانەکەم بەڵام مەسلەیەکی کەشێک کە زۆر گرنگە ئەویش ڕۆلی پارتەکانی دەسەڵاتە کوردستانە لە تاراوگە ئەمڕۆ من تەنها باسی وڵاتەکەی بەلجیکاگەم کە کەمترین کوردی تایە بەپێی ئاگاداریەکانی من زیاتر لە 132 کەس موچە وەرەگرێ لێرە بەڵێ حکوومەت حکوومەتی هەرێم لە حکوومەتی هەرێم وەرەگرێ بێجگە لەوەی کە سایانی کەش هەیە لە ئەندامانی ئەو حیزبانە تەمان ئەمانە کە ئەمانەش هەموو چاوەڕێی بە هیوای ئەوە کە موچە وەرگرن یا ئیمتیازاتی دیکەزاتەوەری لە بەرەوە سەری خۆیان کەس کردووە لەلایەکەوە لایەکەوە بە تایبەتی دانیشتوانی بادینان توان بڵێ بە هەموو عەشیرەتەکانیانەوە کاتێک کە من قسەیان لەگەڵاکەم وەکو ئێمە تووڕەن لە دەسەڵات بەڵام ناوێرن خۆیان دەرخەن ئەلم بۆ خۆیان دەرناخەنەوە ئەڵێ ئێمە مشکێشەکە خۆمان نین کاتێکە یەکێ لە ئێمە لە تەلەڤیزیۆنێکە ببین لێ خۆپشاندانێ ئەەکەین
یاخو کردارێکەکەین یەن براکانمان باوکمان تەنانەت ئامۆزا و خاڵۆزەکانمان ئەگیرێن و محاسەبیان نەکرێن ئەوانیش لەلایەن خۆیانەوە فشارەکەنە سەر ئێمە فشاری کۆمەڵاتیشمان نەخەنە سەر کە ئێمە ئیتر ناوێرین جورئەت ناکەین نزیک بینەوە لە خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئەوەیە کە ڕۆحی نیشتیمان پەروەری و پەیوەستە بۆ وڵاتەوە نەماوە لە زۆر کەسا من دەیان کەس دەبینم لێرە هێشتا زمانی هۆڵندی فێر نەبووە هێشتا یاخو فەڕەنسی وڵاتەیە کە دوو زمانە هیچێکی لەم زمانە فێر نەبووە هێشتا کاری نەکردو لێرە کە لێ بەرزم ئەینازم نییە بگەڕێتەوە بۆ کوردستان ئەڵێ ئەگەر 10 کیلۆمتر لێ مۆدی بە کوردستان ناگەڕێمەوە ئەوەی هیوای من بووە کوردستان بەر کردو ئەڵێ ئەگەر حەزم کردایە کوردیم لە بیری خۆمە بردەوە دیارە ئەوەستە بێت تی بگەین بۆچی ئەم کەسە وای لێ هاتووە هێندە شتی خراپ و زەبلوزە و یاخو ناڕەوایی بەرامبەر کراوە کاتێک کە ڕزگاری بۆ لێ هاتووە بۆ ئێرە هیچ گرنگێکی بۆ نەتەبەوە بۆ نیشتیمان و بۆ مەسەلەکان نەماوە بەرەو ئەمانە هەموو هۆکارن بێکەوە بەڵێ باشە کاک پێشڕە و ئیسماعیل چالاکی سیاسی و مەدەنی پێشمەرگەی هەڵبەتە ئەندامی ڕەخستنەکانی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان هەروە خاتوو نەسرین عەباس ئیبراهیم ئەندامی کەنەکەش لەگەڵەوەشا کە بەڕێستان چاودێری کۆمەڵایەتیشن زۆر سوپاستان دەکەم بینەرانی بەڕێز هەڵبەتە زۆر داوای لێبوردنێکی تایبەت لە بەڕێز زمناکۆ ئیسماعیل دەکەین ڕۆژنامەوان و فۆتۆگرافەر کە لەوێ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی ئامادە بوو بەڵام بەهۆی کێشەیەکی تەکنیکی لێرە لەلایەمەوە نەمانتوانی پەیوەندی لەگەڵ بەڕێزیان بگرین داوای لێبوردنی لێ دەکەین زەحمەتی کێشا بوو چوو بۆی ئەوێ نەمانتوانی بەهرەمەند بین لە بەشداری بەڕێزیان بۆیە داوای لێبوردن هەم لێەوە لە بەڕێزیشی دەکەین کە لە سەرەتادا ئاماژەمان پێدا ئەمشەو لەگەڵماندا بەشدار دەبێت بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەش دەکەین تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەکێشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن شەوتان شاد